تا ئێستا بەڕوونی دیار نییە بڕیارەکەی دادگای فیدراڵی لەبارەی بە بانکیکردنی موچەی فەرمانبەران جێبەجێ دەکرێت یان نا. وا دەبیندرێت بابەتەکە بە سیاسی کراوە و پارتی وێکێتی دژایەتی یەکدی پێدەکەن. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێ هەموو هەوڵێکی دەسەڵات بۆ ئەوەیە پارە لە بانکە ئەهلیەکانی خۆیەوە دابەش بکات نەوەک بانکە فیدراڵیەکان و دیاریش نییە چی لە پشتی پەردەی ئەم بابەتەوە دەگوزارێت. ئەوان لەوێ ناڕازی نین لە پرۆژەکە لە ناو حکوومەت لە دەرەوە حیزب کردی بەم دۆخە لە کاتێکا دەکرا و دەتوانرا ئەگەر ئەوان لەگەڵ هەژماری من نین لیستی موچەکانیان بە زانیاریەکانەوە بنێرن بۆ وەزارەتی دارایی عێراق بە دەقی قەراری مەحکەمەی ئیتیحادی بە بێگەڕانەوە بۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێم وەرەگیرێ لێیان و نقلی تەوتین نەکرێ. فەلسەفەی تەوتین ئەوەیە کە لیستی موچە هەرێم بینێرێ بۆ بەغدا وەزارەتی دارایی بەغدا ئەیدا بە بانقی فیدراڵی حکومی لەوێەوە ئەچێتە سەر حسابی موچە خۆر. حکوومەتی هەرێم بۆیە هەژماری من دەست لێ هەڵناگرێ بۆی ڕاستەوخۆ پارەی موچە لە بەغا وەرگرێ خۆی بەشی بانقەکان بە. یەکێتی پرۆسی بە بانکیکردنی موچەی فەرمانبەرانی لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە کردبوو بە چەکی بانگەشەی هەڵبژاردن و لێپرسراوی بۆردی ڕاگەیانی یەکێتی دەڵێ خواست یەکێتی لەسەر تەوتینە نەوەک هەژماری من. بە بڕیاری ئیداری سلێمانیش هەژماری من ڕاگیرا و یەکێتی لەگەڵ تەوتینە نەوەک هەژماری من. ڕێگا دەنووسینکانی هەژماری من لە سلێمانی بکرێتەوە جارێکتر ئەوە پەیوەستە بە بڵێن لایەنە ئیداریەکەەوە ئەوەی کە تا ئێستا ئاگادارین داخراون ئەو نووسینگانە لەگەڵ ئەویانین بکرێتەوە یەکێتی. ئەمە بەکوتم لایەنە ئیداریەکانی سلێمانین ئەو نووسینگیان داخستووە و من ناتوان بڵێم ئایا دەکرێتەوە یا ناکرێتەوە چونکە ئەمە ڕێکارێکی ئیداریە بەڵام هەژماری من بژاردەیەکی یاسایی نییە تەوتین بژاردەیەکی یاساییە و خواستی فەرمانبەرانە لەبەرەوە ئێمە ئەو خواستە هەڵدەبژێن ئەو ڕێچکەی هەڵدەبژێرین کە هەم یاساییە هەم خواستی فەرمانبەرانە. پارتی وێشێتی شەڕێکی دەرونی گەورەیان لەگەڵ موچەخۆران دروست کردووە و بابەتی بە بانکیکردنی موچەیان کردووە بە کارتی مامەڵە و چەکی ململانەی نێوانیان تا ئێستا بڕیاری دادگای فیدراڵی وەکو خۆی جێبەجێ نەکراوە و ئەمە ژوای کردووە کێشەی موچە هەر بەردەوامی هەبێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.